فرمێسکی ئەوینی لە چاوم دەرێنا ویستم بڕۆ بۆ شارێک مەڵامە و خۆشەویستیان نەیهێشت کە هەنگاوەکیش بڕۆم بە تەنیا وە دیارە کە خۆشم ئەوەی دڵم وەخسیری تۆیە چونکە هەردەم هەموو ساتێک دڵم لە یادی تۆیە خۆشەویستی بەنیگایە گەشتە ئەو پەڕی خۆی دەستت بێنە گوڵی جوانە کە ئاخری عاشق خۆی ئێستا هەست پێ دەکەم کە چەندەم تۆم خۆش داوێ ئێستا دەزانم کە دڵم چەندە تۆی داوێ ئێستا دەزانم دنیا بێ تۆ بێمانایە تازە بە بێ تۆ ناژی عاشق ئاوایە ویستم وازت لێ بێنە دڵم وازی نەهێنا فرمێسکی ئەوینی لە چاوم دەرێنا ویستم بڕۆ بۆ شارێک بەڵامە و خۆشەویستیان نەیهێشت کە هەنگاوەکیش بڕۆم بە تەنیا وە دیارە کە خۆشم ئەوەی دڵم وەخسیری تۆیە چونکە هەردەم هەموو ساتێک دڵم لە یادی تۆیە خۆشەویستی بەنیگایە گەشتە ئەو پەڕی خۆی دەستت بێنە گوڵی جوانە کە ئاخری عاشق خۆی ئێستا هەست پێ دەکەم کە چەندەم تۆم خۆش داوێ ئێستا دەزانم کە دڵم چەندە تۆی داوێ ئێستا دەزانم دنیا بێ تۆ بێمانایە تازە بە بێ تۆ ناژی عاشق ئاوایە